لە شوێنەکەی خۆت شت بە قەرز دەدەیە خەڵک؟ ئێستا نا ئێستا زۆر بەکەمی دەدەم کە یەک جێسی قێنەوی نایدەمێ ئەوەی دەشبا ئێستا ئەغلبی زۆری بەڕاستی ناداتەوە ناوەڵا باشە دەتوانن بیدەنەوە؟ طبعاً کابراایك ئەگەر مەقسەدی دانەوە بی قەرز دانەوە بی دەیداتەوە بەس ئەگەر مەقسەدی دانەوە نەبی ناداتەوە ئەگەر 1000 ناریش قەرزابی نادێتەوە. باشە فرۆشیاران خەڵکی ئاسایی ئەوەی کە لە بازاڕیش دەکات چۆن بزانی ئەو کەسە دیارە کە پارە ناداتەوە؟ دیارە ئینسان دیارە ئەگەر ساعب مەسلحەت بی لە بازار دەزانی ئەو ئینسانە قەرزەکەی دەداتەوە یان ناداتەوە. ئەگەر ئەهلیکاربی دەزانی کابراایك ئەهلیکاربی دەزانی ئەو کابرایە قەرزی دەبات دەداتەوە یان ناداتەوە. بەڵام ئێستاکە مۆدیل قەرز مایە کاکە قەرز بە مۆدیلە؟ بە مۆدیل نییە بەس ئێستا خەڵک کاکە فێرباز فورتفێری هەیە خەڵک ناداتەوە. ڕەنگە بەگشتی باو قسەیە بەگشتی نەکەین بەڵام بەشێک لە خەڵک وەکو زۆربەی کەسەکان کە باز دەکەن ئینسانی باشیشەیە تەبان ئینسانی باشیشەیە بەخوا ئینسانی وامانەیە ئێستا من مەدعەمچیم هەیە بە قورئان ئێستا ئەوڕۆ دەبا بەیانی هەر فەوری پارەکەی دەداتن تێگەیشتی مشتری خۆم هەیە مەثەڵەن چیلۆی ئەمڕۆ دەبا بەیانی بۆم دەینتەوە بەس شخصی شەیە بە قورئان دەبا دەرێکاکە بەیانی بۆ دەمدوو بەیانی ناش بینمەوە هەنەک ناش بینمەوە نابخوا تەلەفۆنی لۆ دەکەی؟ ڕقەمەکەی بزانی؟ تەلەفۆنی بۆ دەکەم بەس بە شەرمەوە بە قورئانەوەی دەکەم یعنی خۆ قیمەتی چێ کاکە 15,000 نار قیمەتی چێم تەلەفۆنی بۆ بکەم. ئەو جۆرە حاڵەتانە وا لەو کەسەش دەکە کە پارەکەی بە قەرداویش هەست بە شەربەزاری و بە شەرم ئاتمان بالفعل ئارێ والله طبعا